ئەجا سەرمای حاجومەران چۆنا هەموو ساڵانە سەرمایەکی وار هەیە زستانان بە تایبەتی زستانان کەسێک کە لێرە نەژیابیت لە حاجومەران نەژیابیت بەڕاستی بەرگی ئەو سەرمای ناگری ئێمە وەکو خەڵکی حاجومەران لەو سەرمایە ڕاهاتوینە سەرمایەکە بەفرەکە بەڕاستی خۆشە ساڵە کە بەفر نەباری ئەمە دڵن خۆش نیە بەس دڵن بۆ بەفرەی دەبیتەوە بەفر بەڕاستی لە بەلایمە بەلای خەڵکی حاجومەرانەوە بەفر شەشی جوانە ساڵە کە بەفر نەباری خەڵکی ئەو منتیقەی دڵی توندا بەفر لەو ناوچەیە ڕێژەی زۆر بەفر دەباری سەرمایەکەی لە ڕادەبە دەرە جاری وا هەیە دەگاتە سالە 15 سالە 20 سالە 15 بەس لە ڕووی نەفتەوەش حکوومەتی هەرێم بەڕاستی عیسابی ئێرە هەر لەگە عیسابی خوارێک وایە یەکەم شوێن حاجومەران و سیدەکانە کە شوێنە سنووریەکان و ساردن نەفتی بیدایەتی وەردەگرن بەڵام ئەو ساڵ ئەمە 1 بەرمیل نەفت ماوەرگرت وایە کارەبامان هەیە بەڵام نەفت بەڕاستی بۆ ئێرە 3 بەرمیل 4 بەرمیل پێویستن حکوومەت 1 بەرمیلی داوەتە بمان ڕێگاوبان وەکو تیمەکانی بەفرماڵین بەردەوام لە ماڵین دانە مەقسەد خاوێن دەکەنەوە بەڵام بەفرەکە ڕێژەی زۆرە بارنە هەیە بارناواتە کڕێوە بەفری ئەم شوێنە هەڵدەگری لە شوێنێکەدا دەنێت فەوری کە ڕێگات خاوێن کردەوە بە ماوەی 5 دقە ڕێگا دەگرێتەوە زا بۆیە تیمەکانیش هەر بەردەوام لە ماڵین دانە بەڵام بەڕاستی پێڕاناگەن ئێستا بۆ نمونە ئەوڕۆ حدودی نێودوڵەتی حاجومەران حدود نییە کتاب دیارە ئەم 1-2 ڕۆژانە کراوەتە پشووی ڕسمی لە ناحەی حاجومەران بە بۆنەی ئەوەی کە بەفرەکە یەکجار زۆرە بەفرەکە نزیکەی مەترێک مەتر و 20 سانتیم باریەوە لە هەندێک شوێن بڕۆ بۆ مەترونی و ئێستا ئێمە جیرانمان هەیە هەر ڕێک خانۆکەی دەم بەفردا بزر بوو کونە چی دەبن دەرکەیدا کردوتەوە بەس پێوێتە دەرێ هەناسەشیدا بۆ ئێ منداڵەکان ناتوانن بگەنە مەکتەب حاجومەران ناوچەیەکی کوێستانیە شاخاویە بەفرێکی زۆری لێ دەبارێت ساڵانە بەڵام ئەو ساڵ لە چاو ساڵەکانی تر بەفرێکی زۆر باریوە ئەو بەفرە تا ئێستا لە ساڵی 92 ئەو بەفرە هاتووە ئێستاش ناوچەی حاجومەران زۆر ساردا ڕێگاکان نەکراونەوە ئەوەی ڕێگاکە کرابیتەوە ڕێگای کۆمەلگای حاجومەران ئەویش خەتەچان پێدا هیناوە و بەو شێوەی نەکراتەوە گەربێت و تڕێلەکان بێنەوە ڕێگاکە دەگرێت هەتا ئێستاکانە حکوومەتی هەتا ئێستاکانە کاربەدەستانی ئێرە نەهاتوونە ڕێگای قوتابخانەکان بکەنەوە و ڕێگای خەستەخانەی نییە کۆڵانەکان بە هیچ شێوەیەکی کەس نەهاتووە ئەو کاربەدەستانی ئێرە بەڕاستی هیچ ئیحتیمامێک بۆ شوێنانە نادەن لەگەڵ ئەوەژێرە کە زۆر ساردە و زۆر سەختە.